سڵاوتان لێبێت بەیانیتان باش هیوادارم کە لەش ساغ بن تەندروست بن بەیانێکی جوانتان هەبێت پرۆگرامی بەیانی 24 ئەمڕۆ لەگەڵ ئێوە جوانترین بابەتەکان بۆتان ئامادەیەکە بۆ ئێوەی هەڵبژاردو لەگەڵ ئێوە هاوبەشی پێەکەین بۆیە هیوادارم کە ئەم کاتژمێرە لەگەڵ منا بمێننەوە وەک گوتم بابەتی پرسوود دەبینن سەرەتا با بۆ دەست پێ بکەم کە شاری ئاشور کە پایتەختی ئاینی ئیمپراتۆریەتی ئاشووری بووە لە باشووری شرگات هەڵکەوتووە توێژینەوە و هەروەها یاخود توێژینەوەی شوێنەوارەکان بەردەوام لە ئاشکراکردنی چەندان نهێنی دیکەن لەوێ یەکێکی دیکە لەو راپۆرتانی کە ئامادە کراوە ئێبینن باسی گرانبوونی نرخی سوتەمەنی وای کردووە و یەکە خەڵکی تورکیا بگەڕێنەوە بۆ بەکارهێنانی سۆپای دار وەستایەک لە ئەنقەرە جۆرە سۆپایەکی داری دروست کردووە کە دۆستی ژینگەیە بابزانیا و سۆپایە چۆن کار دەکات و بەچی کار دەکات جال لە مۆزەخانەیەکی کەشتیەکانی ڤاکینگی کۆپنهاگن 5 بەلەم نمایشکراون کە لە بەردە کۆنەکان و دار دروستکرا ئەوانیان حەزیان کە لە ئەو شوێنەوارانەیە کە مێژووین و کۆنن باسەرێکی ئەم بابەتە بکەن لەگەڵ منیش خۆم ئەو شوێنانەم زۆر پێجوان و سەرنجڕاکێشە بەش تایبەتی ئەگەر لە باشووری ناوچەی شرگاتە سەر بە پارێزگای سەلاحەدین کە ناوچەیەکی شوێنەواری هەیە بە ناوی شاری ئاشور کە پایتەختی ئاینی ئیمپراتۆریەتی ئاشووری بووە بە گوێرەی زانیاریەکان شوێنەوارناسەکان دەڵێن کە گۆڕی 5 پاشای ئاشووریەکان و پرزگایەکی تێدایە کە بە زەقورە ناو دەبرێت لەم راپۆرتە زیاتر ئەم ناوچە شوێنەواریەتان پێدەناسن. ناوچەیەکی دیکەی شوێنەواری عێراقە مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ 3000 ساڵ بەر لە زاین. ئێرە شوێنەواری کۆنی شاری ئاشوورە کە پایتەختی ئاینی ئاشووریەکان بووە. دەکەوێتە باشووری شارۆچکەی شەرگات لە سنووری پارێزگای سەلاحەدین. شاری ئاشور شاری ئاینی ئاشووریەکان بووە بەواتای ئەوەی پایتەختی سیاسی و ئاینیشیان هەبووە پایتەختە سیاسەکەشی نەمرود بووە شاری ئاشووریش دەکەوێتە 4 بۆ 5 کیلۆمەتر لە باشووری شەرگاتەوە 5 كيلو أو 4 كيلو عن الشرقاط. هاوشێوەی زۆربەی ناوچە شوێنەواریەکانی دیکەی عێراق ئێرەش پشتگوێ خراوە و هاوڕی لێ نەدراوەتەوە بۆیە ئێستا جگە لە خەڵکی شەرگات کە ئەوانیش لە بۆنەکاندا بۆی دەچن هیچ گەشتیارێک ڕووی تێناکات. لە 2002 ئەم شوێنە بەجێ هەڵدراوە و پشتگوێ خراوە گەشتیارانیش چیتر ڕوویان تێنەکرد بەڵام خەڵکی شەرگات لە وەرزی بەهار و بۆنەکاندا دێن و سەردانی دەکەن پێویستە گرنگی زۆر بە زیندوکردنەوەی ناوچە شوێنەوارەکانی عێراق بدرێت. شوێنەوارناسان دەڵێن لەم ناوچە شوێنەواریەدا گۆڕی 5 پاشای ئاشووری دۆزراوەتەوە ناسر پاڵ، شەلمەنسەر، ئاشور پانی پاڵ بەڵام دوانی دیکە ناویان نەزانراوە. شوێنێکی شیلەیە کە بە زەقورە ناسراوە و دەگوترێت پەرزگا بووە بەڵام هەندێکی دیکە پێیان وایە شوێنی پاسەوانی و چاودێری بووە. لە ساڵی 2003 لەلایەن ڕێکخراوی یۆنسکۆی سەربەنەتەوە یەکگرتووەکان خراوەتە لیستی شوێنەوارە دێرینەکانی جیهانەوە. لە ساڵی 2014 لەلایەن چەکدارانی داعشەوە بەشێکی خاپوور کراوە تا لە ئایلولی 2016 لەلایەن هێزەکانی عێراقەوە کۆنتڕۆڵ کراوەتەوە. ئێستا تەکنۆلۆژیا سەرپای ژیانمانی داگیر کردووە هەروەکو چۆن دەمانەوێت لە شوێنێک کابین کە ناوی ماڵە تایدا ئارامی و ئاسایشمان پارێزراو بێت ئەوە دەرگا و پەنجەرە و دیوارمان هەیە بێگومان بۆی کە پارێزراو بین لە هەموو خوانەخواست هەر شتێکە مەترسیە بۆ سەر ژیانمان و تەنانەت بۆ ئەوەش کە نهێنیەکانی ماڵمان بپارێزرێت و دەرگامان وڵا نەبێت هەر کەسێک ناو ماڵی ئێمە ببینێ هەر بە هەمان شێوەش لە تەکنۆلۆژیا شتێک هەیە کە پێی دەڵێن سایبری و ئاسایشی ئەلکترۆنی کە هێرش دەکرێتە سەری
و لەوێ کۆمەڵێک ئێمە خەڵکمان هەیە کەسی نزیکمان هەیە کە لەگەڵی گفتوگۆکەین گشتی تایبەتی ژیانی خۆمانمان هەیە لەوێ چی بکەین کە ئەم ماڵی دیکەمان پارێزراو بێت چۆن ئەم ماڵەمان دەکەوێتە بەرهێرش مەترسیەکانی ئەم ماڵی دیکەمان چییە بۆیە دەمانوێت زیاتر قسە لەسەر و بابەتە بکەین سەرکەوت شابان پسپۆر لە ئاسایشی ئینتەرنێت ئەم بەیانێ میوانی ئێمە بەخێر هاتیکان زۆر سپاس بۆ تۆ جاروا بزانین هێرشی سایبەری چییە؟ هێرش سایبەری وەک چۆن دەنابێت ئاماژەت پێدا چوونە ناو با بڵین تایبەتمەندی کەسێکی دیکەیە بەبێ ئەوەی هیچ ئیجازەیەک ڕوخسەدێک لە بەرامبەر وەربگری بۆ نمونە تۆ وەک چۆن ئاگاد لە خۆت نییە جەژنان دەچیتە دەرەوە لە پڕ کەسێک هاتوتە ماڵ و دزیەکی لێ کردووی بە هەمان شێوە لەوانەیە خەوتبی سبینێ هەستاوی فەیسبووکت هەر کاونتێکی دیکەت پاسۆرد و ئیمەل هەر شتێکی گۆدراوە بەبێەوەی تۆ ئاگاداربی بۆیە هەر کردارێک کە پرسی بەرامبەر و ڕای بەرامبەر وەرنەگیراوە لێ پێدەگوترێ با بڵێن سایبەرە تاکیان هێرشی ئەلکترۆنی باشە کاک سەرکەوت بە چیا بزانم ئەم ئامێرە زیرەکەی بەردەستی متر ئایپادەکەمە موبایلەکەمە هەر چێکە کە من ئەکاونتەکان میتیایە هێرشی کراوتە سەر ئەگەر هەر گۆڕانکاریەک با بڵێن جەنابەت کە باسی سوۆشیال میدیاکەی بێگومان هەمومان ڕۆژانە چێک دەکەینەوە چی هیت ڕوودا و چی ڕوونادە لە کاونتەکانمان چی هەیە و نیوزفیدمان هەیە لە کاتێکا کە تۆ ئەمڕۆ هیچ کێشەیەکت نەبوو هەموو شتێک وەکو ڕۆتینی خۆی ڕۆی سبەینە گۆڕانکاریەک هەبوو لە ناو کاونتت نەمابووی یان ئاگادار بووی نامەیەک لە باتی تۆ جواب دراوەتەوە نامەیەک سین کراوە تۆ ئاگاداری نەبووی یان چێک دەکەیتەوە ئێستا زۆربەی سوۆشیال نێتوۆرکەکان لە بەشی سکیوریتی ئاگادارکردنەوەیان هەیە گەر کەسێک بێتە ناوە کاونتەکەت یاخود کەسێک هەوڵی چوونە ژوورەوەش بدا ئاگادارکردنەوەت بۆ دێت ئەگەر تۆ هەرێکێک لەمانت بینی بێگومان شتێکی ناسروشتی ڕوویداوە چی بکەم پارێزراو بم چی بکەی پارێزراوبی بۆ خۆی زۆر ئاسانە لەبەرەوەی ئەو سوۆشیال نێتوۆرکانی بەعام خەڵک بەکاری دێنێ هەمویان ئەوەندەیان ئەزمموی ئەم هێرشە ئەلکترانانە کردووە بە باشترین شێوە پێت دەڵێت چۆن خۆت بپارێزی بەڵام کێشەی ئێمە چۆنە زۆربەی هێرشەکانی شکاکرێتە سەر تاک بە تایبەتی تاکی کورت یان لە نەخوێندەواریەتی یان لە تێنەگەیشتنێتی بۆ تەکنەلۆژیە یعنی بۆ خۆی پێت دەڵێ ئەگەر دەتوانیت ئیمێڵێک ژمارە تەلەفۆنێک شتێک پەیوەست بکە بۆ ئەکاونتەی خۆتەوە ئەگەر ئەمانەت کرد دوای ئەوەش تو فاکتۆر ئۆتنتیکیشن کە با بڵێن بربەستی دووەمی چوونە ژوورەوەیە وەک چۆن کە تۆ خانوویەکت هەبێ جگە لە دەرگای دەرەوە لە ژوورەوەش دەرگایەکی دیکەت هەیە اینجا دەتوانێت بێتە ژوورەوە بە هەمان شێوە کە تۆ دەرگای یەکەمت بڕی ئیمێل و پاسۆردە دەرگای دووەمت بۆ دانا کە دەرگای دووەم زۆر قورسرە بڕینی لە دەرگای یەکەم لە بەرەوەی پێویستە موبایلی جەنابتی پێبێ باشە بەو شێوەی بە کەس ناتوانێت ینی زاتی ئەوە بکبێتە ناو کاونتی تۆ ئەگەر ئەم ڕێخستانت بۆ کردێت بەڵام ئێمە کێشەکەمانەوەی ڕێخستنەکان ناکەین نەک بەرامبەرەکانمان زۆر عەبقەری و زیرەکن و دەتوانن هێرش بکەنە سەرمان و شتەکانمان ببەن باشە هەندێک جار هەیە ئەو دایک و باوکانەی کە مۆبایلەکانیان یاخود ئەو ئامێرە زیرەکانەی کە دەیدەنە دەستی منداڵەکانیان ڕەنگە بچێتە ناو وەیبسایتێکەوە بە نەزانی خۆی کە منداڵە نازانێ و هەر ئەگەڕێت ئایا ئەوە مەترسی دروست دەکات یاخود نائاساییە و ئەبێت چۆنەڵ کۆنتترۆڵێک بۆ منداڵەکان دابنین کە ئەمە بە شێوەیەک سیستەم کراوە کە ئەتوانن هەندێ وەیبسایت هەیە هەندێک شوێن هەیە نەکرێتەوە قفڵ بێ لەلایەن شتی وا هەیە بۆ خۆی فیلتەرینگ هەیە بەڵێ دەکرێت هەم لە ڕێگەی مۆبایلەکەەوە هەم لە ڕێگەی ئەو ڕاوتەری کە ئەکسسی ئینتەرنێت پێ دەکرێت بە تایبەتی و پرسیارەی جەنابەت دەتوانم بڵێم لە دوای کۆڕۆناوە بە تەواوەتی کاریگەریکی زۆری هەبوو لەسەر منداڵەکان بەپێی با بڵێن ڕاپرسیەکی کۆمپانیای پاندا سکیوریتی لە 2020 لە مانگێک بۆ مانگی 400 ڕێژەی هێرشی ئەلکترۆنی زیادی کردو لە سەرانسەری جیهان لەبەروی خەڵک بە ڕێژەیەکی بەرچاو لە ماڵەوە دانیشت و هەمووی کەرەنتین کرا چ جای پیر و منداڵ هەمووی خەریکی ئینتەرنێت بوو ئەوەی منداڵەکانە لە یوتیوب دانیشت و دووشت فێر بۆ تاقی دەکاتەوە لەسەر ئەوانی دیکە ئەنی ئەو ئامارانی کە لای ئێمە هەیە تایبەتی لە هێرشەکان کە لە کوردستانەکرێن لەبەر ئەوەی هیچ سانسۆرێک لەسەر براوزینگی منداڵەکان نییە بۆچی دەگەڕێن و چی دەبینن زۆربەی زۆری حاڵدەکان دەتوانم بڵێم بە ڕێژەی 1970 ئەو
هێرشانە کە ڕوو دەدەن لەلایەن منداڵێکەوەی کە خوار 18 ساڵە هیچیان نەگەیشتوتە سەر و 18 ساڵ چکە سێرچی بۆ دەکات نازانێ مەترسیەکان چییە دەمەوە دەستاقی دەکاتەوە لەسەر بەرامبەر لەبەرەوەی دەتوانم بڵێم ئەگەر ئێمە بتوانین سانسۆرێک بۆ منداڵەکان دابنین هەتا تەمەنێک ئیدی دەزانی فەهمی تەواوی کردو بێگومانم هەموو کێشانە ڕێژێکی زۆر باش چارەسەرەکرێن لە تۆڕە کۆمەڵایەتەکانە زۆر نمونەمان هەیە ڤایبەرمان هەیە وەتساپ و تەلێگرام و ئینستاگرام و فەیسبوک هەموو ئەمانە کەم کەس لە ئێمە هەیە یەکدانە لەم ئەکاونتانەی هەبێت بێگومان وایە مجموعی لەو ئەکانتانەمان هەیە کامیان زۆر پارێزراون بۆ نمونە تۆ نهێنێکی ماڵەکەتە کەسێک لە دەرەوەی ماڵەوەیە بە ئەتەوی لە نهێنێکی ماڵ ئاگاداریەکەیتەوە لەکوێوە زیاتر ئێمە ئەو کۆنتاکتانەی خۆمان کە کەسە زۆر نزیکەکانمان دروستی بکەین کامیان مەترسی لەسەر نییە یا کامیان مەترسی زۆرە کە هات بکرێن بخۆی هیچ یەک لەو کۆمپانیانە کە هەتا ئێران هێناوە باوەڕ ناکەم ئەوەندە باری سکیوریتیان لاواز بێ بەڵام ئەکەوێتەوە سەر تاکەکە خۆی بزانم تۆ لە باڵین کۆڵ کۆمیونیکیشن ڤایبرت هەیە وەتسەپت هەیە هەردووکیان بۆ نەفسی مەبەست بەکاردن تەلێگرامت هەیە ئاینیشتە فەیسبوک و ئینستاگرام هەمووی سۆشال میدیایەکە بۆ زیاتر گرنگدان بە دەوروبەرەکەت باشە کە تۆ ئەمانە بەکارهێنی من جارێ بیداتن لەگەڵ ئەوە نیم هیچ داتایەکی پرایڤت لەسەر سۆشال میدیا هەبێ بۆی دوو ڕۆژی دی ئەگەر دووچاری هێرشێکیش بوویتەوە کەسێک نەبێ بڵێ بەرامبەر ئەم داتایە ئەو بڕەپارەیەم بدەیان هێر تهدیدێکت بکە بەڵام بۆ بڵین کامیان پارێزراوتر ئەگەر بۆ خۆت بزانی چۆن دەیان پارێزی هەمووی وەکو یەک حسابە لەبەرەوەی هەمویان ئەو خاصیەتانەیان هەیە کە پێت دڵێن ئێمە دەتپارێزین ئەگەر تۆ ئاگاداری شتەکانی خۆت بیت باشە زۆر جار هەیە ئێمە لینکێکمان بۆ دێت ئەو لینکانە مەترسیدارن بەمەرجێ سەیرەکەی تۆ لە هیچ شوێنە بەشداریت نەکردووە لە هیچ شوێنێک با بڵێن تاگ نەکراویت یان کەسێک تاگی نەکردووی بەڵام زوو تۆ لینکێکت بۆ دێت هەندێک جار و لینکاناکەنەوە ئەڵێن ئەمە تووشی ئەومان کاکە هێرش بکرێتە سەرمان هەندێک جارشەیە ڕەنگە لینکەکە لینکێکی باش بێ بەڵام لە ترسا ناوێرین بە چیا بزانین ئەمە لینکێکی مەترسیدارە و مەتریان لینکێکی ئاساییە بۆ خۆی جۆرەکان جیاوازن لینک هەیە فایلی لەگەڵا کە تۆ چیتە ناوی پێ دڵ شتێک داڵۆنکەیان بخۆی ئۆتۆماتیکی داڵۆن دەبێ لینکی دیکە هەیە پێویست دەکات تۆ داتای خۆت داخڵ بکەیت بۆ نمونە پێت دەڵێ ئەگەر تۆ ئەم فۆرمە پڕ نەکەیتەوە لە ئینستاگرام بۆت دەنێرێ ئەکاونتەکە دووچاری داخستنە بێتەوە تۆ کەسێکی ناسراوی زیاتر ئەمە بۆ کەسایەتی ناسراویان کۆمپانیاکان ئەم شتە ڕوودەدا بۆ دەنێر دەڵێ ئەکاونتەکە دادەخرێ یان تۆ ڤێریفای وەردەگری ئەم فۆرمە پڕکەرەوە کەسەکە لە خۆشی ئەوەی ڤێریفای وەربگرێ یان لە خەفەتی ئەوەی ئەکاونتەکەی دانەخرێ دەمەوە دەست دەچێت یوزەرنێمی پاسوەردی خۆی داخڵ دەکات بەبێ و ئاگادار بێ ئەو دۆمەینە هیچ پەیوەندی بە کۆمپانیای مێتا یان هەر کۆمپانیایکی دیکەوە هەیە یان ئەوەی کە فایلت بۆ دەنێرێ ئەنی هەر لینکێک کە تۆ دەیکەیتەوە وەبسایتێک هەیە بەناوی ڤایرۆس تۆتڵ ناتوانم بڵم سەتی هێرشەکان دەپارێزی بەڵام دەتوانی لینکەکە لەوێ دابنی پێت دەڵێ بۆ نمونە بە 32 زۆر ئەنتیڤایرۆس یان دیفەندەر سکانی دەکە ئایا ئەم لینکە پارێزراوە یان پارێزراو نییە کە تۆ لەمەش لەم فیلتەرش دەرچووی کێشت نەبوو ئەو کاتە دەتوانم بڵم یان گروپێکی زۆر زیرەک ئیش لەسەر تۆوەکە کە زۆر دەگمەنە شتە لێرە یان تۆ لەم شتێکی خۆت پارێزراوی کاک سەرکەوت زۆر جار ئێمە سەردانی کافەیەکەکەین سەردانی ڕێستورانتێکەکەین ئەبینی زۆر زەروری بە ئینتەرنێت و لەبەردەستان نییە لەوێ ئەتوانیت بەشدار بیت و ئەو ئینتەرنێتی کە ئەتەوێت بەکاری بهێنیت ئەمە تا چەندە مەترسی هەیە کە ئێمە لەوێ بە مۆبایلی خۆمان بە هەر ئامریکی دیکە داتاکانمان بڕوات بۆ ئەوێ جارێ ئێمە بدایەتەن ئەگەر پرسیارێک بکەین ئەو شوێنی کە ئێمە ئینتەرنێتمان لێکرێتەوە سۆرسەکە خۆی 100% جێمتمانەیە ئەمە جاری یەکەم پرسیارە تۆ نازانی کە ئەو شوێنە بۆ خۆی جارێ ئیشی لەسەر دەکا یاننا ئەگەر ئێمە بڵێن ئەو شوێنە 100% پارێزراوە شوێنێکی گشتی کێشەمان نییە دەکەڕێتەوە سەر یوزەرانی کە لەسەر ئینتەرنێتەکەن پێشەوە بەچیا بزانم کە ئەو شوێنە خۆی بەکاری ناهێن هیچ ئاماژەیەک هەیە بۆ ئەوە دەتوانم بڵێم لە iOS و لە ئەندرویدی تازەش بۆ خۆی ئەگەر بزانێت داتایەکت لە ئەو ئینتەرنێتەوە لیک دەکرێت خۆی ئاگادارێکت بۆێرە بەڵام 100% نییە ئەم شتە باشە دواتر ئەو چەند هێرشێک هەیە بۆی لەسەر وایفای بکرێ یەکێکیانمان ئینتەمی دڵە تاکە تۆ دەتەوێت ئەکسیسی وەبسایتێک بکەی نفسی شتت بۆ دروست دەکاتەوە ئاگار لە خۆت نییە ڕیدایرێک بۆ تۆ وەبسایتێک و دەچێت نفسی وەبسایت
چۆن داخڵت کرد داتا بۆ کەسەکەی دی دەڕاتەوە اینجا دەچیتەوە سەر فەیسبووکی خۆت ئەمە جۆرێک لە هێرشەکان جۆرێکی تر هەیە پێ دەگوترێت سنیفینگ گوێ لە تۆ ئەگرێ خەریکی چیت لەگەڵ راوتەرەکە چ کۆمیونیکیشنێک دروست دەکەی یعنی تۆ ئەگەر داوای مەسەلەن لە گوگل سێرچێکت کردووە ئەو دەتوانێت ببینێت تۆ سێرچێکت کردووە یان دەتوانین بڵین باشترین ڕێگەش بۆ ئەوەی بزانی ئیمەل و پاسوەردت پارێزراوە چۆن کە نووسراوە www.facebook.com لە پێش ئەوە HTTPS هەیە ئەگەر S هەبوو ینی سەیفە ینی سیکیورە ئەگەر ئێسی پێوە نەبوو ینی تۆ پارێزراو نیە داتاکانت بخۆی هەر وێبسایتێکیش ئەکسێسی دەکەی ئەگەر ئێسی پێوە نەبێت گوگل کروم یان هەر براوزەرێکی دی ئاگادار دەکاتەوە کە داتاکانت بە هیچ شتێک پارێزراو نین باشە کاکسەکە شتێکی دیکە هەیە بۆ نمونە زۆر جا پێمانەڵێن زوو پاسوەردەکەت بگۆڕە زوو ئیمێڵەکەت یاخود پاسوەرد و یوزەرەکەت زوو بگۆڕە بۆی کە هاگ نەکرێ هەندێک کەس هەیە باوەڕکە من خودی خۆم یەکێکم لەوانەی کە هەر بیرمە چێتەوە ڕەنگە یەک جاردای بنێم بۆ ساڵە بیرم چێتەوە بۆ 2 ساڵ بیرم چێتەوە کەسێک هەیە ناتوانێت بە بەردەوام گۆڕینی یوزەر و پاسوەرد بکات دواتر بۆ خۆشی ناکرێتەوە ئایا ئەمە تا چەند ئەی پارێزێت گۆڕینی زووزوی یوزەر و پاسوەرد گۆڕینی یوزەر و پاسوەرد ئەوە چۆن بڵێم قسەلۆکێکە لە بینی خەڵک هەیە دەنا هیچ ڕاستیکی بۆ نییە بەڵام لە کاتێکا تۆ فەیسبوکەکەت کە داتایەکی زۆر باشی تدایە وایە پرایڤسی خۆتی تدایە پاسوەردەکەت بۆ نمونە 1 تا 5 داناوە ئەمە وەکو نمونە باسی دەکەم ئیدی بە خۆی دەبێت شتێکی زۆر قڕس بێ فەیسبوک پارێزراوە ئۆکەی کێشەمان نییە زۆر بە دەگمەن ئەگەر داتای فەیسبوک لیک بکرێیان بدزرێ بەڵام لەولاوە وێبسایتێکی دیکە هەیە یان خزمەتگوزارێکی دیکە هەیە تۆ بە هەمان ئیمێل هەمان پاسوەردی شتدانەوە لەوانەیە سکیوریتی ئەو وێبسایتە پارێزراو نەبێ کە داتای ئەو دزرا دەچێتە ناو با بڵێن وەردلیستی جیهانی پاسوەردە جیهانیەکان یەکێک دەتوانێت بێ ئەو لیستانە تاقیب بکاتەوە پاسوەردی تۆشی تدابێ بۆی ئەگەر هەر بەکاری دەهێنی دەتەوێت نەیگۆڕی با پاسوەردی ئەویانە وەکو خۆی بێ بە تەنیا بۆ هیچ شوێنێکی دیکە بەکاری مەهێنە باشترین دانانی جۆری پاسوەرد کام جۆرەیە کە سکیورەتیەکی باشی هەبێت بۆخی خەڵک دەڵێ دەبێت سپیسی هەبێ و ئیشارەت و هەموو ئەم شتە جیاوازانێت دابێ من پێت دەڵێم لە جاتیەوەی تۆ ئەوەندە لە خۆتی قڕسکەی شتێک دابنێ کە غیر متەوەقع بێ بۆ نمونە شتێک نەبێت لە ناوی خۆت نزیک بێ لە بڕواری لە دایک بوونت نزیک بێ لە هەر شتێک هەموو کورد بەشێکی زۆری ڕێگەچێت ساڵی لەدایک بوون ناوی خۆی جاوە هەر زۆر ئاشکرێ سەرەتاکان خەڵک وا فێر ببوو ئێستا وامان لێ هاتوو هەندێکدانی خۆمان لە بیرمان نامێنێتەوە بزانە تۆ پاسوەردێک ناوی خۆت 3 سپیس 2 ژمارە 4 ئات باوەڕکە بیرت نامێنێ من ئەوەش دەزانم بەس تۆ شتێک دامەنێ لەبەر ئەو پرۆگرامانەی کە ئیشی هاکینگ پێدەکرێستانەوەتنەوە با بڵێن بەڕێی بروت فۆرسینگە تۆ ئەکاونتێکی دەدەیە زۆرترین پاسوەرد تاقی دەکاتەوە ئەم لیستی پاسوەردانە چۆن دروست دەکرێت ناوی سیانی تۆی دەدەمێ با بڵێن ژماری مۆبایلت کەسەکانی ناو خێزانەکەت ئیدی دەوروبەری خۆت داتایەکەیە هەمووی داخڵ دەکەم پاسوەردم بەوانە بۆ دروستەکە ئەگەر یەکێک بوو لەوانە ئۆکەی تۆ تێکەوتی بەڵام ئەگەر یەکێک نەبوو لەوانە تۆ هیچ کێشەیەکت نییە چونکە پرۆگرامێک نییە من یوزەرنەیمی بدەمێ وەکو فلیمەکان بڕوا کۆدی سەوز و سروشینم بداتێ و لە پڕ پاسوەردێکم داتێ بۆ ئێستا پاسوەردی تو ئەگەر بنووسی حوشەی کورسان 24 باوەڕاکەم بە حیاتی هیچی لەبێت چونکە شتێکە کەستەوە قۆ ناکات و پاسوەردی کیلۆ شوێ دانێ بۆ نمونە من هاکرام چی بکەم ئەکەوێتەوە سەر حاڵەتەکە ئایا تا چەند مەترسیدارە ئایا تۆ ئەو شتێکرێت هاکراوە چەند داتای سنسیتیڤیتیدایە ئەگەر خەتەر بوو ئەگەر مەترسی لەسەر ژیانە دروست کردووە دەمەوە دەست دەبێت لانی پەیوەندی دەراگادار بکەیتەوە بەڵام خۆشبەختانە هەموو سۆشیال نێتوەرکەکان کە تۆ خوانەخۆ ئەسە پاسوەردت بگۆڕی ئیمێڵت ژمارەت بگۆڵێ نۆتیفیکیشنێکت بۆ نێرێت چ بە نامەی مۆبایل یان بە ئیمێڵەکەی کە پێشتر لەسەری بووە دەڵێ ئایا تۆم کردارەت ئەنجام داوە ئەگەر تۆ بووی باشە ئەگەر تۆ نەبووی ئەو 24 تا 48 کاتژمێرە دەداتی بۆی هەموو شتەکان وەکو خۆی لێ بکەیتەوە بەڵام لە حاڵەتێک ئەگەر هەموو ئەم شتانە گۆڕدرا بوون و تۆ نەشت زانی پاسوەردی پێشوت چییە ئیمێڵی پێشوت چییە ژمارەی پێشوت چییە دەمەوە دەست پێویست دەکات لایانی پەیوەندیدار یان کۆمپانیەکانی بواری تەکنۆلۆژی کە ئیشی سایبەریش دەکەن ئاگاداران بکەیت یەکێک لە ئەو ڕێگانش کاکرێت هاوڕێیان دۆستان ئاگادارەکەی تۆ کە ریپۆرتت بکەن ئایا ئەو هیچ یارمەتی دەرەکە بێت ریپۆرت
ریپۆرت بۆچی باشە ئەگەر بزانی هیچ حالێکت نەماوە ینی ئەو کاونتە بە هیچ جۆرەك ناگەڕێتەوە دەستۆ ئۆکێ ئەو کاتە بیکەیت دەنا خۆشببختانە ئێستا ئاسانکاری زۆرە بۆی کە تۆ بتوانێت کاونتێکی خۆت بگەڕێنیتەوە کە هەموو شتێکیشی گۆدراوێ بە تایبەتی لە فەیسبوک و لە ئینستاگرام و لە سناپچات ئەمانە بەشیان هەیە کە چینەوە ئاسانکاریانە ئاسانکارەکان کەستمەر سپۆرتیان هەیە تۆ دەتوانێت قسەیان لەگەڵ بکەیت بڵێ من کێشەیەکی وام توش بووە یارمەتیم بدەن زۆربەی جار داوای پاسەپۆرتت لێ دەکەن هەڵبەت ئەگەر ناوی فەیسبوکەکە ناوی خوازراو نەبێ داوات لێ دەکەن پاسەپۆرتیان بۆ دەنێری ئەگەر مطابق بوو بەرواری لەدایک بوون و ناوەکان دەدەنەوە هەم چۆن سناپچاتیش ئەوان داوای پاسەپۆرت ناکەن بەڵام داوای واکەن پێشتر لەسەر چی ئیمێڵ و ژمارەیەک بووە ئەگەر تو بتوانانی ئەکسسی کێک لەوانت هەبێت دەم و دەستدات و ئەگەر ئەو کەسە دەجار پاسۆردیشی گۆڕی بن لە کوردستان هیچ دام و دەستگایەک هەیە هیچ شوێنێک هەیە کە ئەگەر هێرشێکت کرایە سەر تۆ لای ئەوان ئاگداریان کەیتەوە یارمەتی بدەن سکاڵیان لەلا تۆمارکەی بۆ تونند و تیژی دژی ئافرەتان هەیە کە هێڵی گەرمیان هەیە بۆ ئەوەی ئەگەر خوانە خواستە تۆ دووچاری هێرشێک بوویتەوە تهدید کرایی و بتەوێت باوان ئاگادار نەکەیتەوە لەبەرەوەی بە خۆ دەزانی کۆمەلگایەکی تۆزێک کێشەیە ئەوشتانە هەڕەشەی لەسەرەکرێ بەڵێ قسەیان لەگەڵ دەکرێەوە چارەسەر دەکرێت زایدەن کۆمپانیامان هەیە کۆمپانیای ئەهلی کە لە بواری سایبەر سکیوریتی ئیش دەکەن دەتوانن یارمەتیت بدەن بەڵام ئەگەر بزانی کێشەکە لەسەر کەسایەتیت لە ناو کۆمەڵگەیان بە هەر شێوەیەک زەرمەند دەبی پێی تەنها ئەکاونتەکە نییە دەبی یەکەم جار پۆلیس ئاگادار بکرێتەوە زۆر باشە کاک سەرکەوت من وەکو ئەوەی کە بڵێم اختصاصم بێ اختصاصم نییە ئەوەندەی کە توانین پرسیاری خۆمە پرسیاری هاوڵاتیەکە بەوەردەوام لە لای دروستە بێت ئەوەی کە زۆر گرنگە ڕەنگە من نەیزانم اختصاصم نەوێت تۆ اختصاصتە باشتری لێ ئێزانی شتێک هەیە کە ماوە نەدوتووە و بە کەڵکی بینەر و بیسەر دێت کە پارێزراو بێت لە هەر هێرشێکی سایبری ئەگەر فەیسبوکتان دەمێکە داناوە بۆ نمونە هەیە لە 2012 و 13 و 14 ئەوانە فەیسبوکی دانەوە هەتا ئێستا نەدەزانێت لەسەر چی ئیمێڵەکە نەدەزانێت چۆن دەیناوە مجرد لەسەر ئەو موبایلە گواستێت و سەر موبایلێکی دیکە لەوانەیە ئەو پەڕی پاسۆردەکەی بزانێ ئاگاداری ئیمێڵەکانتان من تایبەتی ئەگەر یاهوو یان هۆتمێل بەکارەهێنن بتوانن یان بڕۆنەوە ناو یا ئیمێڵەکانتان یان ئیمێڵەکە بگۆڕن چونکە زۆربەی هێرشەکان کە ئێستا دەکرێت بەهۆی ئەوەی چۆن سیمکارتەکان کە ئێمە بەکاری دەهێنین دوای چەند مانگی ئەکسپایر دەبێت ئیمێڵەکانیش ئەکسپایر بوونیان هەیە 2013 ئیمێڵێکی داناوە بە ناوی ئەحمەد 123 بۆ نمونە بۆ خۆی ساڵێک ئەو پەڕی 2 ساڵ ئەو ئیمێڵە دەمێنێ گەر تۆ ئەکسێسی نەکەی ئەویش دەیفرۆشێتەوە ئەو هەم با بڵین داتایە بۆ ئەو تۆ یەک کەسی بەڵام بە سەدان هەزار ئیمێڵ هەیە کە ینی فۆربدن کەس نەچۆتەوە ناوی دەیسڕێتەوە کەسێکی دیکە بە ناوی منەفسی ناو ئیمێڵ دروست دەکات کە دروستی کردەوە ڕیکۆڤەر پاسۆرد دەکات و پاسۆردت لێ دەگۆڕێ ئەمە دەتوانم بڵێم زۆرترین هێرشەکان لە هەرێمی کوردستان بەم شێوە ڕوودا ئەگەر تۆ ئەوانە بکەی و بیگۆڕی هیچ کێشەیەکت نابێت ئەگەر وا بێ کاک سەرکەوت ئێمە وەمان لێ هاتووە کە مانگی جارێکی گۆڕێن 2 هەفتە جارێکی گۆڕێن گەروا بێ تەنانەت وەک بتیشمتم ئەبێت شتێک دابنین باست کرد کە لە بیرمان بمێنێتەوە ئاسایی هەر لە ناو وەکو دوا پرسیار لە ناو نۆتی مۆبایلەکە سەیڤیان بکەیت ئەوانەی کە هەتەی تر و کاتە مەترسیەکی وای نابێت پاسۆردی فەیسبوکت لە مەسنجەر خەزن مەکە سناپت لە سناپ خەزن مەکە ینی بە هەرێکەی جیاواز بێ نەک لەبەروی تووشی شتێک بووی خوانە خواستە خۆ موبایلیشت بفەوتێ تۆ ناکرێهی بۆ نمونە پاسۆردی ئایکلاودەکە لە ناو نۆت نووسی بێت و بۆ خۆت ئەکسێسی موبایلەکەت نییە چۆن نتوانانی نۆتەکانت بکەیتەوە لە شوێنی جیاواز باشترین شەوی بە فیزیکل سەر وەرەقەیەک بینوسیتەوە دەسەکانت خۆش بێ سەرکەوت شابان پسپۆر لە ئاسایشی ئینتەرنێت زۆر سپاس دەکەم خۆشحاڵ سپاس. وەرزی سەرمایە و بێگومان خۆگەرمکردنەوە یەکێکە لە هەرە سەرەکی ترینی ئەو پێداویستانی کە ئێمە لە زستانە پێویستمانە بێت جا شوێن بۆ شوێنی دیکەش جیاوازە هەندێک شوێن هەیە کە ناوچێکی شاخاوی و زۆر سەختە و سەرمایەکی زۆری هەیە و بەفرێکی زۆری هەیە ئەمە واکات سوتەمەنێکی زۆر بەکار بهێنرێت ئامێری جیاواز بەکار بهێنرێت بۆەوەی کە خۆمانی پێگەرم بکەینەوە لە هەندێک وڵات کە باری ئابووریشیان کە ئێستا تەواو نیە ڕەنگە پەنابۆشتی دیکە ببەن یاخود بگەڕێنەوە بۆ دێر زەمان بۆ نمونە وەستایەکی دانیشتوی ئەنکەرا سیستەمێکی نوێی زۆپای دروست کردووە کە جیاوازە لە زۆپاکان پێشتر ئەم زۆپایە بەو شێوانە کاری کردووە تەنانەت سوتەمەنەکەشی جیاوازە و زیاتر لە زۆپایەکی دیکە
گەرمای هەیە بەڵام لەسەر ئەو شێوەی کۆنە نییە زۆپاکە لە ناو بازاڕی تورکیادا ڕەواجێکی باشی پەیدا کردووە چونکە ڕووداوی نەخوازراوی ئاگرکەوتنەوە و خنکان و ئەمانەشی لێن ناکەوێتەوە بەهۆی بەکارهێنانی ئەتوان بڵێن ئەمن و ئاسایشە ئەگەر بەکاری بێنن لە ماڵەکانیان با بزانین ئەو جۆرە سۆپایە چییە سوتەمەنیەکەی چییە و چۆن بەکارهێنرێت بینەرن. بەرزبوونەوەی نرخی کارەبا و غازی ماڵان وای کردووە خەڵک بگەڕێنەوە بۆ بەکارهێنانی زۆپایدار. ئەمەش بازاڕی دوکانەکانی دروستکردنی زۆپای گەرم کردووە. وەڵکان زۆپایەکی دروست کردووە کە سەرنجی هاوڵاتیانی بەلای خۆیدا ڕاکێشاوە. سوتەمەنی ئەم زۆپایە بە ئاردەداری کەپسکرا و دروستکراوە و هیچ دووکەڵ و غازێکی ژەهرامی نییە. وە گوەستاکەی دەڵێت دوو هێندەی زۆپای غازی گەرمای هەیە و دەتوانیت خواردنیشی پێ دروست بکەیت. وەجگە لە سوتەمەنیەکەی خۆی دەتوانی ناوکی زەیتون و توێکڵی فندقیش بەکاربێنی بۆ سوتەمەنی. Doğalgaza gelen zamlar, elektriğe gelen yüksek zamlar. Li gorî gaza sürüştî sopeya me nîvî nîv sedî pêncê erzantir e. Bihabûna gaza sürüştî û karebayê hatina zivistanê dema ku dixwazî mala xwe germ bikî, herîkê mehane 1500-2000 lîre ji kîsê te diçe. Balam bi sopeya me 450 lîre têra germbûna me hekî heye. Rêjeya xuliyê di nav sotemeniyan de diguhere. Balam bo paletê di navbera sedî yek û deh de ye. وەستا بە دروستکردن ئەم زۆپایە سەرنجی کڕیارانی بەلای خۆیدا ڕاکێشاوە. زۆپاکە بە دیزاینێکی جوان دروستکراوە کە دەتوانرێ هەردوو بەشەکەی بەکاربێنیت بۆ دروستکردنی خواردن یان چالێنان. یەکێکی تر لە زۆپاکانی فڕنێکی بچووکیشی بۆ دروست کردووە بۆ کاراسانی کابانی ماڵ. تایبەتمەندی ئەم زۆپایە ئەوەیە کە پاشماوەی سوتەمەنیەکەی 102 و دووکەڵی نییە. بە جۆرێک دووکەڵەکەی لەناو خۆیدا دیسان دەسووتێت و زیانێکی زۆر کەمیش بە ژینگە دەگەێنێت. Sobadan zehirlenme olayını ortadan kaldırmak derdimiz. Yek ji armancên me pêşî lêgirtina mirinên ji ber sopeyan e û gelek şükür me şiya bi sopeya xwe mirinên ji ber sopeyan rawestînin. Gazek bi jehr ji sopeya me dernakeve. Ji ber ku sotemeniya sopeya me sotemeniyek fosîl nîne. Em ardê dar û kirsên li daristanan disojin. Ji van sotemeniyan jî hêj kesek bi jehr neketiye li cîhanê. Helbet dibe ku hinekî dukel derkeve. Balam ev jî ji ber hin sotemeniyên ku di nava xwe de kîmyevî dihewîne ye. Dema ku pêşî hûn sotemeniyê danin nava sopeyê, du sê xulekan libekî dukel derdikeve. Paşê dukel tune ye. Sopeya me ji bilî peletan, dendikê zeytûnê, tûkilê findiq û pisteyan, dendikê zerdaliyan û tiştên wiha disojîne. زۆپاکە 100 متر چوارگۆشە دەتوانێت گەرم بکات و 2 تەن سوتەمەنی بۆ گەرمکردنی ماڵەکەت لە وەرزی زستانە بەسە. سوتەمەنی ئەم زۆپایە هەر تۆنێکی بە 2500 لیرەی تورکیا. ئەم زۆپایە لە ناو بازاڕی تورکیادا ڕەواجێکی باشی پەیدا کردووە چون ڕووداوی نەخوازراوی ئاگرکەوتنەوە و خنکان بەهۆی غازەوە ڕوونادات. ئەفسانە شامحەمەدی، کوردستان 24 ئەنکارا. خۆشنووسی یەکێکە لەو هونەرانەی کە لە ڕۆژهەڵاتی کوردستان زۆر باوە خەڵکێکی زۆر هەن کە دەستی خۆشنووسێکی باشیان هەیە. لە شاری سنەی ڕۆژهەڵاتی کوردستان پێشەنگایەکی خۆشنووسی بۆ ژمارەیەک ئافرەتی هونەرمەند کراوەتەوە ئەگەرچی مەترسی کۆرۆنا هەرماوە بەڵام ئەوان لە چالاکی خۆیان هەر بەردەوام من و پێشوازێکی زۆر لەو پێشەنگایە کراوە نرخێکی زۆریش لەسەر هەندێک تابلۆی خۆشنووسی ئەو پێشەنگایە دانراوە با پێکەوە بینەری. خەڵکێکی زۆر هاتوون هونەری خانمانی شاری سنە لە خۆشنووسیدا ببینن. پێشانگایەکی خۆشنووسی بۆ ئافرەتانی شاری سنە کراوەتەوە کە پێشوازیەکی یەکجار زۆری لێکراوە. 8 هونەرمەندی خۆشنووسی ئافرەتی سنە زیاتر لە 60 تابلۆی خۆشنووسیان لەو پێشانگایە داناوە بۆ ئەوەی هۆگرانی هونەری خۆشنووسی بیبینن. نمایشگاه خوشنویسی و تصویب بانوان استان کردستان یک اثر نقاشی ختم ارائه دادم و لحوشاری عزیزکانم هاوستانیەکانم خواهشەکەم کە لەم ئاسارە فاخرە بانوەکان کە لەم نمایشگاه لە ماڕزە دیدان قەراریانداگە حتمەن بازدیدیان کە حدود 4 ساڵە خەریکم تەسیب کارەکەم بەلای ئۆستاد مێهرەبان کوردستانی و دوو دانە کارم هەست لەم نمایشگاه. ئەم نمایشگاه دووەمین نمایشگای بانوان ئۆستان کوردستانە کە ئەم دۆرە کار تەسیبیشیان دانیاگە واردیان کردگە. ئەوە دووەم پێشانگای تایبەت بە ئافرەتانی خۆشنووسی سنەیە. بڕیاریشە لەمەو بەدواوەکو پێشانگایەکی ساڵانە بەردەوام بێت. لەو پێشانگایە هۆگرانی هونەری خۆشنووسی و بە تایبەت سەرمایەدارەکان
بەشێک لەو تابلۆیانەیان بە پارەیەکی باش کڕیوە تەنانەت تابلۆ هەیە هەتا 25 ملیۆن تومەنی نرخ لەسەردانراوە. مەشکای بانوانمان هەست کە بەرگۆزارمان کردگە دەورەیە ئەوەڵ 2 ساڵ پیش بوو متاسفانە بە خاطر شرایط کۆرۆنا فاصلە کەفتە بینی منتەخەبێ لە 90 ئەسەر لە 7 هونەرمەند ئۆستانی کوردستانە لە 3 بەخشێ تەسهیب نەقاشی خەت و نەستالی خوشکەستە است. ئەگەر چی شەپۆلێکی دیکەی کۆرۆنا ڕووی لە ڕۆژهەڵاتی کوردستان کردووە بەڵام پێشواسی هاوڵاتیان لە دووەم پێشانگای خۆشنووسی ئافرەتانی سنە هونەرمەندەکانیشی تووشی شۆک کردووە. خۆیان دەڵێن ئەوە هاندەرێکی باشە بۆ ئەوەی لەو ڕێچکەیەدا بەردەوام بن. ڤایکینگەکان کەم کەس هەیە کە حەزی لە فیلم و ئەو چیرۆکانە بێت نەیزانێت و نەیبیست بێت. جا مۆزەخانەی کەشتەکانی ڤایکینگ لە ڕۆژاوای کۆپنهاگن تایدا 5 بەلەم نمایش کراوە کە قەبارەیان گەورەیە لە بەردە کۆنەکان دار دروستکراون بە گوێرەی بەرپرسانی مۆزەخانەکەش کە باسییان کردوڵن ئەو بەلەمانە بە شێوەیەکی باوەڕ پێنەکرا و دروستکران و ڕەنگە ببنە تەکانێکی گرنگ لە پێشخستنی کەشتی. دیمەنن تێنە دیتن مۆزەخانەیە گەشتێنە ڤاکینگە لە باژارێ ڕۆسکیلدا گۆل ڕۆژ ئاوای کۆپنهاگن پایتەختە دەنیمارکێتکەوە. ئەو مۆزەخانە بوویە جهێ 5 قەییکێن مەزن گۆ ببەردێن کەڤنار و داران هاتنە چێکران. ئەو قەیک مینا گەمیەنە ڤاکینگن گۆبەری 1000 ساڵی هاتنە چێکردن و دیرۆکەوانش بۆ 100 ساڵیە یازدەمین ڤەتگەرە. ئەv یەک دبە سەدەماک و گەمیین سبک و نەرم بە ئاوایەکی نەباوەرکردی بێنە چێکردن ڕێیا چێکردناوان جودایە تایبەتی گەمیە ڤاکینگ دیمەنن وێن دەرە باڵکی شۆ بهێزن تێ پێشبینی کرنجی کو ئەو گەمی گەلەکی بەهێز بن ئەم دکارن بێژن دێ ئەو ببنە سەدەما پێشخستنا جوورن گەشتان لە تەواهیا جیهانێ با ئاوایەکی زێدە لە باکووری ڕۆژئاوای ئەوروپا و وڵاتن سکەندەنافیایە بەلاو بوونە توتکاری نمونەی نوانە لە هەموو جیهانێ ببینی حیا ڕۆژە ئیرۆژی هەنە. خەلکێن ناوچەیە باکوورژی ژێبەری 1000 ساڵی بە قەیکێنە بکلینگەر و بە هەمان تەکنۆلۆژیا کەون چێتکردن حیا ڕۆژە ئیرۆژی ئەو گەمی تێنە چێکردن و هەنیژوان دە وەرزشێدا تێنە بکارانین. There were Vikings in Constantinople and there were Vikings in دەما کۆ ئەس فێر دەبووم من چەند وێنەیەم بەری 40 ساڵی دیتن کۆ قەیەکەنج چێکردنا مادەیە کلین کرد لە هەر جەهەکی هەنە لێنها نەمانە و کێمن ئەم دکارن بەهرەین چێکردن ئەوان ببینن و کاپتنێ وانژی ناس بکەن تو نکاری پیشەیە چێکردن ئەوان دە پرتوکاندا بخوینە لێ دەما تو بخوازی چاوانیە چێکردن ئەوان ناز بکە و فێر ببەژی گەلەکی هێسانە هەیە کۆ تو بخوازی ببە دەریاوانێکی باش پێویستە تو گەلک گەشتێن دەریایی بکە داکۆ توێ گاڵی بابێژە. پشتی گۆ دەنیمارک و فەرلەندا و ئایسلاند و نەروێژ و سوێد داخوازکردن گۆ گەمیەنە کلینکەرە دناواکەونە شۆپیا جیهانیا ڕێخستنا یۆنێسکۆیدا بێت هۆمارکردن دە بەرچلە ئەساڵە دەرباز بوویدا ئەو داخوازی هاتە پەشراندن پشترا وڵاتێن ئەسکەندە ناڤایە بریاردا گۆوەی گەمیە کەڤناریە بەری 1000 ساڵان بپارێزە. سەردەما دیرۆکە خەلکێن ڤاکینگە گۆل ئەسکەندەنافیا و باکووری ئەوروپای دژین ژ بۆ 790 حیا 1766 ڤەتگەرە و بوان گەمیان گەهانە خەلا هەری دووریا سەر ئەردێ و هەنجێ خەلکێن وێ دەڤەرێ کارین بە بکارئانینا وان گەمیانە پرانیا ئەوروپا و هەنجێ ئەمریکا باکوورژی داگیر بکەن. باش. ئێستا جوانکاری بۆتە یەکێک لە پێویستیەکان کە بە بەردەوام بە دوایی جوانکاریەوەین لە کام سنتەر لە کام شوێن کام پزیشکی پسپۆر باوەڕ پێکراوە کە دەتوانین بچین لە لای کاری جوانکاری بکەین جا ئەمانە خۆی بۆ خۆشی گرفت و عریشەی هەیە ئەگەر لە شوێنێکی باوەڕ پێکراو نەیکەی. بەڕێ بەراتی تەندروستی هەولێر ئاگاداری خانمانی کردوتەوە کە ئاگاداری ئەو شوێنانە بن کە کاری جوانکاری ئەکەن لە ماڵەوە یاخود ئارایشگاکان کە کاری جوانکاری پێست و نەشتەرگەری و بۆ نمونە و بابەتانی بۆتۆکس و فیلەر و هەموو بابەتانی کە چەتە ناو جوانکاریەوەکەن. بەڕێوەبەری چاودێری تەندروستی هەولێرەڵێ
هیچ ئارێژگایەکی خانمان بە گوێرەی یاسان ناتوانێت کاری تایبەت بە جوانکاری بکەن. بەرپرسی بەشی پشکنین لە بەڕێوەبەرەتی تەندروستی هەولێریش باس لەوە ئاکات کە مۆڵەت تەنیا بۆ پزیشکەکانە لە سنتەرە تایبەتەکان جوانکاری بکەن. ئەگەر بە مەرجە دیاریکراوەکان نەبێ شوێنەکە داخرێت. جوانی سیفەتێکە بووەتە هۆکاری بۆ ئەوەی بەشێکی زۆر لە خەڵک بە دوای بکەون. تەنانەت ئامادەن بۆ گەیشتن بە مەرجەکانی جوانی زۆر ڕێگاش تاقی بکەنەوە. لە کوردستانیش بە تایبەتی خانمان تەنانەت ئەوانەی کە بە سروشتیش جوانن سەردانی زۆر لە شوێنەکان دەکەن بۆ کاری جوانکاری. بەڕێوەبەری چاودێری تەندروستی هەولێر دەڵێ هیچ ئارایشگای نابێکاری جوانکاری بکات. ئەمە بەڵێ نامە لەو خاوەن ئارەژگایەکە وەردەگرین لە بەشی یاسایی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەولێر کە بە هیچ شێوەیە کاری جوانکاری وەکو لەیزەر بۆتۆکس و فیلەر و ئەو کارانەی کە لە سنتەری جوانکاری دەکرێت بە هیچ شێوەیەک ناتوانێت بیکاتن. ئەگەر بێت و لە ساڵۆنێک ئەو کارە ئەنجام بدرێت کە ئەو کەسە پزیشک نییە و کاری جوانکاری تێدا کراوە وەکو با بڵێن لێزەرە یان بۆتۆکسە فیلەرە ئێمە تیمەکانی چاودێری جاری یەکەم شوێنەکە سزای پێبژاردننی پۆ دەکرێتن و شوێنەکە دادەخرێت. بەڵام جاری داهاتوو ئەگەر دووبارە بکرێتەوە ئەمە بەو بەڵێن نامەی کە لێی وەرگیراوە ئەمە شوێنەکە دەدرێنە بەشی یاسایی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەولێر ئەگەری ئەوە هەیە کە مۆڵەتی تەندروستی ئەو شوێنە سەحب بکرێتەوە. بەرپرسی بەشی پشکنین و دڵنیایی لا بەڕێوەبەراتی تەندروستی هەولێر باسیەوە دەکات تەنیا سنتەرەکانی تایبەت بە جوانکاری کە مۆڵەتی وەزارەتیان هەیە و پزیشکی پسپۆڕی جوانکارین دەتوانن کاری جوانکاری بکەن. مەرجەکانی کردنەوەی سنتەر پێک هاتووە لە هەبوونی پزیشکی سەرپەرشتیار بۆ ناو سنتەرەکە و پێویستە نۆرینگەکەی لە ناوی بێ. زائیدەن ئەو کارمەندانەی کە لە ناویدا ئیشێ دەکەن پێویستە کارمەندی خۆمانە بن، کارمەندی پزیشکی بن و ئەگەر غەیرە کارمەندی خۆمانە بن بیانی بن پێویستە یەکسان نامەی بڕوانامەیان بۆ کرابێ لە وەزارەتی خوێنی باڵا و تەزدیق کرابێ بۆ ئێمە هاتبێتەوە و مەرجەکانی تریش پێکاتوە لە بینایەکی شیاو شوێنێکی شیا و پاک و خاوێن. ڕێکاری یاسایەکان خۆیان دەبینێتەوە لە سێ نقطەدا. نقطە یەکەمیان بریتە لە پڕکردنەوەی بەڵێن نامە یاسایی لەلایەن سنتەرەکەەوە. خاڵی دومیان خۆی دەبینێتەوە لە پڕکردنەوەی بەڵێن نامە یاسایی دواتر پێبژاردنیان و ئاخر ئیجراعاتیش کە ئێمە لەگەریان بکەین دوای ئەوەی چەند جارێک پابند نەبوون و ئاگادارکرانەوە پێدانیانە بە محکەمە بۆ لێپێچینەوەیان. لە هەولێر نزیکەی 180 سنتەری تایبەت بە جوانکاری خانمان بە چاودێری بەڕێوەبەراتی تەندروستی هەولێر و مۆڵەتی وەزارەتی تەندروستی کاری نەشتەرگەری و جوانکاری دەکەن. بە جۆرەی بڕیاری وەزارەتیش هیچ ئارایشتگایەک ناتوانێت کاری جوانکاری بکات. تەنیا پزیشکی پسپۆڕ و بە گوێرەی ڕێنمایی وەزارەت و چاودێری تیمەکانی تەندروستی دەتوانن بۆ هاوڵاتیان کاری جوانکاری ئەنجام بدەن. هێرۆ مۆلودی، کوردستان 24 هەولێر. ئێستا باشە دەمانێت زیاتر زانیاری وەربگرین بزانین چ شوێنێک ڕێگە پێدراوە ئەو ئایتمانە چین کە لەو شوێنانە دەکرێت ئەنجام بدرێت بەڵام ڕەنگە ئارێژگایەک کە کاری جوانکاری بۆ خانمان ئەکات ئەو هەستێ بە ئەنجامدانی کارەکە ئێمە بێ ئاگا بین و تووشی کێشە ببێت پێستمان دەموچاومان خوانەخواسە تووشی کێشەی گەورە ببێت بۆیە بێوار ڕزگار بەرپرسی بەشی پشکنین لە بەڕێوەبەراتی تەندروستی هەولێر ئەم بەیانیە میوانی ئێمە لە بەیانی 24 بەخێراتی بۆ پرۆگرامەکەمان کاک بێوار کێشەیەکی گەورەیە ئەمە چونکە ڕۆژانە دەبینین پێشکەوتن لە جوانکاری هەیە ئاسانتر ئەکرێت ئەتوانین بڵێن ئامێری ئاسانتر هەیە کە کەسێک دەتوانێت بەبێوەی کە لە لای پسپۆڕێک ئەنجامی بدات ئەیکات بەڵام زەرەر و زیانی هەیە جارەبا بزانین ئەو ئایتمانەی کە تەنیا لە سنتەرەکان ئەنجامەدرێت و هیچ ئارێژگایەکی خانمان بۆی ئەنجامی بدات کامانن. بەڵێ سەرەتا بەیانی بینەرانی کوردستان 24 باش و بەیانی ئێوەش باش. پێویستە یەکەم جار پێناسەیەکی سنتەری جوانکاری بکەین. سنتەری جوانکاری بریتە لەو شوێنەی کە کۆمەڵێک کاری پزیشکی تێدا ئەنجام دەدرێت لەژێر سەرپەرشتیاری دکتۆرێکی پسپۆڕ کە پێویستە دکتۆرە پسپۆڕەکە تەنها لە دوو بواردا بێ لە بواری پزیشکی جلدیە واتە پێست و یاخود پزیشکی جوانکاری و ڕێکاری. جگە لەمانەش بەشێکمان هەیە لە پزیشکی ددان کە پێیان دەگوترێت پزیشکی ڕووشەویلاک بۆیان هەیە بەشێک لە کارە جوانکاریەکان ئەنجام بدەن. ئەو کارانەی کە تایبەتن بە سنتەر بریتین لەو کارانەی کە تایبەتن بە پزیشکە ناوبراوەکە ئەوانیش خۆیان دەبینەوە لە چەند کارێکی دەستی و چەند کارێکیش کە لە ڕێگەی ئامێرەوە ئەنجام دەدرێت بۆ نمونە کارە دەستیەکان بریتین لە فیلەر لە بۆتۆکس لە هەر جۆرێک لەو دەرزیانەی کە لە لەشی نەخۆشەکە بەکاردێنرێت
ئەوانەی کە لە ڕێی ئامێرەوە ئەنجام دەدرێن بریتین لە دەرهێنانی چەوری، بریتین لە لێزەر، بریتین لە بۆ نمونە کاری جوانکاری کە لە ڕێگەی چەند ئامێرێکەوە ئەنجام دەدرێت و ناتوانرێت لەلایەن هیچ کەسێکی دیکەیان هیچ جۆرە پسپۆڕێکی دیکە ئەنجام بدرێت. باشکات بێوارەوە بۆچی گەڕێنەوە کە ئێستا بۆتە دیاردەیە کە لە لای ئاراژگاکان ئەنجامیەدەن ئەم کارە جوانکاریانی بۆچی گەڕێنەوە بۆچی خەڵک ڕۆکاتە ئەوێ کە سنتەرێک هەبێت و هەموو پێداویستێکی لە بەردەست بێت و مەوادی باشیشی هەبێت بۆ خەڵک ڕۆکاتە ئەوێ؟ بەڵێ بخۆی چەند هۆکارێک هەیە وە دەکا خەڵک ڕوو لە سنتەرەکان نەکا و ڕوو لە ئاراژگا و لە شوێنی دیکە بکە و پەنا با بۆ جوانکاری. ئایا هۆکارەکانیش یەکەمیان دەگەڕێتەوە بۆ کەسەکە خودی کەسەکە کە هۆشیاری تەندروستی نیە و نازانێت ئەو کەسە یان ئەو ئیشە لازمە لەلایەن دکتۆرێکەوە بۆی ئەنجام درێنێک لەلایەن کەسێکی پسپۆڕەوە کە لەوانەیە بەدەیان کێشەی لاوەچی بە دوای خۆیەوە دێنێ. لایەنێک تریش بەڕاستی لە ڕۆژگاری ئەمڕۆمان بریتێ لە نرخ. ئەو شوێنانەی کە سنتەر نین کۆمەڵێک باجیان لەسەر هەڵگیراوە بۆ منە باجی سنتەر نادەن، باجی پزیشکەکە نادەن و بۆ منە نرخی پزیشکەکە نادەن. لەو حالەتە سعرەکانیان واتە نرخەکانیان دادەشتێن و هەرزانتر دەبێت لە شوێنێک کە سنتەرە کۆمەڵێک باجی تری لەسەر ئەوانە هۆکارە سەرچەکانە. باشە تیمەکانی ئێوە بە شێوەی چۆن ئەتوانین بڵین سەردان ئەکەن دەوریە مانگانەیە ساڵانەیە چۆنە؟ تیمەکانی ئێمە لە بەڕێبەراتی گشت تەندروستی و لێر خۆی لە دوو تیم دەبینێتەوە، تیمی بەیانیان و تیمی ئێواران. تیمە بەیانیانەکان بە شێوەیەکی دەوری و ئێوارەکانیش بە شێوەیەکی دەوریە. بەڵام ئەگەر تەمەشا بکەین زیاتر لەبەر ئەوەی سنتەرەکانمان ئیجبار کردووە لە بەڕێوەبەراتی ئێمە بەڕێنمایی کە نابێت پێشی کاتژمێر دوو نیوەڕۆ کراوە بن لەبەر ئەوەی لەو ماوەیەدا دەوامی فەرمی حکومی هەیە کەواتە تیمە ئێوارانەکان زیاتر دەتوانن سەردانی سنتەرەکان بکەن بە شێوەیەکی دەوری مانگانە. هەر سنتەرێک لە شاری هەولێر لەوانەیە بۆ جارێک بۆ ئەگەر پێویست بکە بۆ دوو جار یاخود بۆ سێ جار سەردانی دەکرێت. واتە بە تێکڕای ساڵێک ئەگەر تەمەشا بکەین تیمەکانمان بە نزیکەی 8 بۆ 12 جار سەردانی هەر سنتەرێک دەکەن لە شاری هەولێر و بەڕاستیش ئەگەر تەمەشا بکەین لەو دواییانەدا ڕێژەی سنتەر لە شاری هەولێر زۆر زیادی کردیە، خەڵکانێکی زۆر ڕویان تێ کردووە. ئەوە کاری تیمەکانی ئێمەی تۆزەک ئەستەم کردووە، بەڵام خۆشبەختانە تیمەکان ناسرەون هەر بەردەوامن لە ئەتوانن کۆنتترۆلی بکەن بە دڵنیایەوە کۆنتترۆل کرایە بە ڕێژەی زیاتر لە 1970 ئەنی ناتوانم بڵێن بە تەواوی 100% چونکە بە خۆت دەزانی لێرە و لەوێ هەر پێشلکاری دەبیتن، بەڵام بە ڕێژەی 75 کۆنتترۆل کراوە. داخستنەکان بە چ شێوەیەکە چۆن ڕوبەڕووی سزا ئەبنەوە و سزانە چین کە ئەو شوێنە جوانکاریانە ڕوبەڕووی ئەبنەوە؟ بەڵێ هەر سزایەک یان هەر داخستنێک بە پێی ڕێنماییە ئێمە وەکو بەڕێوەبەراتی گشتی تەندروستی هەولێر و بە هەماهەنگیش لەگەڵ وەزارەتی تەندروستی و بە هەماهەنگی لەگەڵ سندیکاکان جات سندیکای پزیشکانی کوردستان لەقی هەولێر بێت یاخود سندیکای دەرمانسازان یاخود سندیکای کارمەندان سزاکانی ئێمە خۆی لە سێ جۆر دەبینێتەوە. جۆری یەکەمیان ئاگدارکردنەوەی و بەڵێننامە یاسایی بە سنتەرەکە پڕ دەکەینەوە کە ناکرێت ئەو جۆرە ئیشان ئەو جۆرە کارە دووبارە بتۆ لە سنتەر. ڕێکاری جۆمان بەرامبەریان بریتە لە پێبژاردن و پێبژاردنەکانیش بە پێی چەند ڕێنمایەکە کە لەلایەن وەزارەتی تەندروستی و بەڕێوەبەراتی پشکنین و دڵنیایی جۆری دانراون. دواتر خۆی دەبینێتەوە لە داخستن ئێمە زۆربەی جارەکان کە دایان دەخەین ماوەی 48 بۆ 72 ساعت تهدید دەکەین کە نابێت کەمتر لەو ماوەیە سنتەرەکە بکرێتەوە و ئەگەر دوای داخستنەکە بە بڵێن نامە و بە پێبژاردن بۆی کراوە بۆ جاری ئەو داخستنە بە چمە بەستێکە بۆچی ئەگەر سەر پێچێکی کردووە تەنیا لەو 72 ساعتە وەکو سزایەکە یا خود دیسانەوە پشکنینی بۆ شوێنەکە ئەکەن دووبارە پشکنین بۆ شوێنەکە دەکرێتەوە ئەگەر ئەو سزایی کە لەسەری درابوو چاچی کردبەوە مخالفەکەی چاکردبەوە بۆی دەکرێتەوە ئەگەر ناتەمدید دەکرێتەوە جارێکتر تاواکو چاچی دەکاتەوە و زۆر جاریش هەیە زۆر جار هەیە ئێمە سنتەرێکدا دەخەین ئەسڵەن نایکەینەوە و سەحبی شەهادەکەی لێ دەکەینەوە. تا ئێستا بووە کە بەو شێوەیە باشە لە هەولێر ڕێژەکە چۆنە بینی تا چەندە خەڵک ڕوو لە سنتەرە فەرمیەکانەکات کە باشن و تا چەندێکیش خەڵک ڕووەکاتە ئەو شوێنانەی کە نرخیان هەرزانەوە؟ هەر دوو لامان هەیە هەر کەسە بە پێی ئیمکانیەت و بە پێی ئەو پارەی لە بندەستیەتی، بەڵام قسەیەک هەیە لە ناو خۆمان دەڵێنەما ئەو کەسەی کە دێ جوانکاری دەکا پارەیەکی زیادی پێ جێی لێ نییە ئەو پارەیە چۆن سەرف دەکا، بەڵام ئەمن ئاگداری هاوڵاتیانی خۆشەویست دەکەم وچکاوان ینی هاوشاری منن پێم ناخۆشە بستنە شوێنێکی نافەرمی یاخود پێم ناخۆشە بستنە شوێنێک کە لەلایەن چەند کەسێکی ناپسپۆڕ و کارێکیان بۆ ئەنجام بدرێت کە دواتر
دێنەوە بەڕێوەبەراتی هەر دێنەوە لای ئێمە سکاڵا دەکەن و دووبارە دەبی ئێمە بە سکاڵاکەدا بچینەوە بۆیە لە هەر شوێنێک بینیان کەسێکی ناپسپۆر یان هەر کارێکی نەشیاویان بۆ ئەنجام درا و پارەیەکیان بەرامبەر ئەو کارە لێ وەرگیرا کە بینیان ئەو پارەیە مقابل ئەو کارە نییە دەتوانن دەرکەکانی ئێمە کراوەیە سکاڵا تۆمار بکەن لەسەر هەر سنتەرێک لەسەر هەر کەسێک لەسەر هەر پزیشکێک و بەڕاستی ئەگەر تەمەشا بکەین چاوان خام ببوورە سنتەرە نافەرمیەکان ڕێژیان زۆر کەم بوویتەوە زۆر کەم بوویتەوە یعنی دوای گەڕانی تیمەکانی ئێوە بگومان طبعاً لەبەر ئەو کۆنتترۆلە جوانە یان بابرین لەبەر ئەو کەفرە جوانەی شاری هەولێری کە کردیتمان لەسەر سنتەرات نەمان هێشتیە سنتەری نافەرمی وجودی هەبی هیچ سنتەرێکی نافەرمی ئێستا لە شاری هەولێر باوەڕ ناکەم لە ڕێژەی نزیکەی 95 هەتاوەکو 100 سنتەر لە هەولێر هەیە وەکو پارێزگار بەڵام یەک سنتەریان دوو سنتەری نافەرمیم نییە کاک بێوار هەبووە بێنە لای ئێوە سکاڵا تۆمار بکەن خوانە خواسە ڕوومەتی بەهۆی فیلەرێکەوە کێشەی تێکەوت بێت یاخود بەهۆی بۆتۆکسێکەوە چۆنەڵێت ئیشکالە لە دەموچاوی دروست بوو بێت کە دێن بۆ لای ئێوە سکاڵاکان چیا بۆ ئەکەن بەڵێ زیاتر سکاڵایەکان لە بواری ڕێکاریەکەن بوارە ڕێکاریەکەش خۆی لە چی دەبینێتەوە بۆ نمونە نەشتەرگەری لوت کێشەمان بۆ دروست دەکە هەندێک جار نەشتەرگەری دەرهێنانی چەوری لە سچی نەخۆشەکە و بەکارهێنانەوەی لە شوێنێکی دیکە چاندنەوەی لە شوێنێکی دیکە کێشەمان بۆ دروست دەکە و زۆربەی جاریش فیلەر و بۆتۆکس کێشەمان بۆ دروست دەکە و هەموو ئەو کێشانەی کە دروست دەبێت خۆشبەختانە داواکاری گشتی هەماهەنگێکی زۆر باشی لەگەر بەڕێوەبەرایەتیمان هەیە و دادوەرە بەڕێزەکان زۆر باش لێمان تێدەگەن کە کێشەکان چییە و زۆربەی کێشەکانیش زۆربەی جار لە مەساڵحی نەخۆشەکان کۆتایی هاتی باشە دوا پرسیارم بۆ ئەو بابەتانەیە کە لە سوۆشیال میدیا هەیە بەڕاستی هەم بێزارکەرن وەکو ڕێکلامێک کە دێنە سەر شاشەکان هەم خەڵکێکیش دەیانکڕێ بە بێی کە بزانێت هی کێ و مندووبێک بۆی ئەهێنێتە بەر دەرگا و ئەڕوات لە حاڵەتی وایە سکاڵا لەکوێ تۆمار بکات بۆ نمونە یەک جارە کردوێتی و تووشی کێشەیەک بووە مەبەستت چارەسەرەکان بێجگە لە چارەسەرەکان ئەو مەوادە تەجمیلیانەی کە هەیە ئەو دەرزی و ئەو کرێمات و ئەو شتانی کە ڕاستیەکەی بەداخەوە هەتاوەکو ئێستا نەتواندرایە کۆنتترۆل بکرێت لە هەموو دنیای ئەو شتە کۆنتترۆل کرایە ئۆنلاین شۆپینگ لە هەموو دنیا هەیە ئەمە ناتوانین ڕێی لێ بگرین وەکو ڕێ لێگرتن بەڵام پێویستە کوالیتی بی ئەو کوالیتیە دڵنیابە ینی ئەو کەسێک کە ئەو شتە داخل دەکاتن لە ڕێگەی بازگەکانەوە داخلی دەکات سەرەتا دەبێ ئێمە بیر بکەینەوە کە چۆن لە بازگەکان ئەو شتانە کۆنتترۆل بکەین دواتر کە هاتە ناوشار کۆنتترۆلکردنی زۆر زەحمەت دەبێت چونکە ئەوانە شوێنێکی فەرمیان نییە تاوەکو بەسەریدادە یان غەڕامەی بکەی یان سزای بدەی یان ماوادەکەی لێ بگری و نەهێڵی بەکاری بینی بۆیە پێویستە سەرەتا زیاتر ئەوە کاری بەڕێوەبەراتی کوالیتی کۆنتترۆلی دەرمانە لە شاری هەولێر بەڕاستی چونکە ئەوان زیاتر سەیتران لەسەر بازگەکانیش زیاترە و بەڕاستی زۆر بیری لێکراوەتەوە کێشە و گلەیەکی زۆر لەسەر ئەو بابەتە هەیە و ڕێنمایی نوێی وا بۆ دەردەچی و ئەکیدم لە داهاتوێکی نزیک خەڵکەکەش فێر دەبی و حکوومەتیش دەتوانێت جوانتر کۆنتترۆل زۆر سپاس دەکەم کاگوێوار ڕزگار بەرپرسی بەشی پشکنین لە بەڕێوەبەراتی تەندروستی هەولێرم بەیانە میوانی پرۆگرامی ئێمە بوویت زۆر سپاس بۆ تۆ زۆر سپاس بەڵێ بەم شێوەیە هاتینە کۆتایی پرۆگرامی ئەمڕۆی بەیانی 24 هیوادارم کە بابەتەکانمان سوودی تەواوەتی بە ئێوە گەیاند بێت تا بەیەگەیشتنەوەیکی تر لە نێوان ئێمە و ئێوە بەخواتان ئەسپێرم و ماڵتانەوە